بەناوی خوای بەخشندەی میهرەبان، خوشک و برایانی بەڕێزم، سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەمڕۆ ساڵیادی 22هەمین ساڵیادی ئەعلانکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستانە کە ئەم ڕۆژە لە تەواوی ئەندام و دۆست و لایەنگرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان پیرۆز دەکەم و داواکارم لە خوای مەزن ساڵی ئایندەمان ساڵی پڕ لە خۆشی و کامەرانی و ئومێد بەخشێکی تەواو بێ بۆ گەلەکەمان. ئومێدێکە لە ڕووی سیاسیەوە بتوانین ناوماڵی کوردستانیمان ڕێک بخەینەوە، پەیوەندیە سیاسی نێوان لایەنەکان یەک بخەینەوە، هاوخیتابی و هاو هەڵوێستیەکی وا دروستکەین کە بتوانین ڕوبەڕووی تەواوی ئەو هەڕەشە و شەڕانە ببینەوە کە لەسەر ئەزموون و هەرێمەکەمان هەیە. هەروەها بتوانین پەرلەمان و حکوومەتی هەرێم بەگەڕ بخەینەوە بە جۆرێ کە بە جۆرێکی باشتر و شایستەتر بتوانن کار و فەرمانەکانیان بۆ گەل و نیشتیمانەکەمان بەڕێ بکەن. هەروەها پێکەوە هەموو بتوانین پەیوەندیە سیاسیەکانمان لەگەڵ بەغدا و دەوڵەتانی هەرێمایەتی و نێودەوڵەتیەکان بەگەڕ بخەین و بەهێز بکەین لە پێناو دروستکردنی ئایندەیەکی گەورەتر و شایستەتر بە قەبارە و ئیرادەی گەلەکەمان کە ئەویش لە مافی چارەی خۆنووسیدا خۆی دەبینێتەوە کە ئەمڕۆ زەمینەیەکی لەباری بۆ گونجاوە. خوشک و برایانی بەڕێزم، ئەو ئومێدە لە ڕووی ئابووریەوە ئێمە دەزانین دواکەوتن و کەمی موچە بووەتە بارگرانیەکی گەورە لەسەر هاو نیشتیمانیان و تا ڕادەیەک وەستانی بازار و هەروەها وەستانی زۆربەی خزمەتگوزاریەکان کە ئەمانە هەموو دەرەنجامی ئەو سیاسەتە چەوتە بوو کە حکوومەتی ناوەند لەگەڵ هەرێمی کوردستان لە بڕینی موچەدا خۆی بینیەوە، هەروەها دابەزینی نرخی نەوت و سوئی ئیدارەی داهات و خەرجی هەرێمی کوردستان ئەم دۆخە شڵەژا و دڵە ڕاوکیان لە ناخی هاوڵاتیانی ئێمەدا دروست کرد. دەبێ دەسەڵات و لایەنە سیاسیەکان بە هەموو جۆرێ هەوڵ بدەن ئەم دڵە ڕاوکیە و ترسە لە ناخی هاوڵاتیانە دوور بخەنەوە. ئێمە پێمان وایە ئەمە بە دوو ڕێکار دەبێ، ڕێکاری یەکەم ڕێکارێکی خێرا و دووهەم ڕێکارێکی درێژخایەن. ڕێکاری خێرا ئەبێ دەسەڵات و لایەنەکان کاری جددی بکەن بۆ هێنان و کۆکردنەوەی داهاتێک لە ناوخۆ و دەرەوە بۆ قەرەبووکردنەوەی ئەو موچەکەڵەکە بوانەی کە چەند مانگ هاوڵاتیان لێی بێبەش بوون بۆ ئەوەی ئاهێ بە گیانی ئەوان و بازار ڕابێتەوە. درێژخایەن ئەبێ پرۆسەیەکی چاکسازی بنەڕەتی بەگەڕ بخرێ لە تەواوی سێکتەرەکانی داهات و خەرجدا، هەم لە ڕووی ئیداری و هەم لە ڕووی داراییەوە. پیاچوونەوەیەکی جددی بکرێت بۆ ئەوەی ژیانی ئابووری و ژیانی دارایی و ئیداری خۆمان ڕێک بخەینەوە. ئەو ڕێخستنە دەبێتە زامنی هێنانەدی ئایندەیەکی گەشتر و شایستەتر بەگەل و نیشتیمانەکەمان. ئەو ئومێدە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەبێ دەسەڵات و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان بیرکردنەوەیەکی جددی لە ڕێگرتن لە کۆچکردنی گەنج و لاو و خێزانەکانمان بۆ هەندەران کە کارەساتێکی گەورەی لێ دروست بووە کە ڕۆژانە شڵەژانێک لە بوارە کۆمەڵایەتیەکە لە ناو خێزانەکانە لە شارەکانە دروست دەکات کە ئەمە بارگرانیەکی ترە لە هەرێمی کوردستانە دروست دەبێت. ئەبێ چارەسەرێکی بۆ بدۆزینەوە ئەم خوێن بەربوونە لە جەستەی ئەم نیشتیمانە بوەستێنین.
لە کۆتاییدا داوام لە تەواوی لایەنە سیاسیەکان هەیە ئەم فرسەتەی کە ئێستا لە بەردەستمانایە ئەبێ ئەم فرسەتە لە دەست نەدەین. ئەم کۆبوونەوانەی کە ئێستا لە بەردەستمانایە نێڵین بێ ئاکام بێ، ئەبێ دڵخۆشکەر بێ، ئەو ئومێدە ببەخشێ بە هاونیشتیمانیانمان. هەمومان لە پێناو ئایندەیەکی گەشتر و ژیانێکی خۆشتر بۆ هاونیشتیمانەکانمان تەواوی بەرژەوەندەکانی خۆمان بەلاوە بنین، بێین خۆمان ڕێبخەین کە ئێمە ئومێدمان وایە توانا و لێهاتووی و گیانی بەرپرسیارەتی ئەمە دەهێنێتە دی. داواکەم لە خوای گەورە ئەم ئومێدە لە ناخی هاوڵاتیانی ئێمەدا بەدی بهێنێ و هۆکارێکی گەورە بێ بۆ ئەوی لایەنە سیاسیەکانیش بەدەم ئەم ئومێدەوە بێن کە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان چاوەڕوان یەکەم. جارێکی تر ئەم ساڵیادە لە تەواوی کادیر و سەرکردایەتی و ئەندامان و دۆست و لایەنگرانی یەکگرتووی ئیسلامی کوردستانەکەم بۆ ئەوەی ئەوانیش بتوانن لە ڕێگەی یەکگرتووەوە خزمەتکردنێکی زیاتر بەگەل و نیشتیمانەکەیان بکەن.